داواکارم لە هەموو مسلمانان کە لە ڕۆژانی ڕەمەزان نەکە شتەکانی کاڵایەکانیان گرام فرۆشن خەڵکی هەژار و کەم دراماتمان هەیە لە شارەکەمان. بەڕاستی ئارمانجی ڕەمەزانی وەک تێزانین ئەو دەوڵەمەندی هەین لە فەقیران تێبگەین، بەڵام تشتێ ئەمە دەبینن ئەوهان ناڕوێ حتا ئێستا تشتی ئەوهامە نەدیتە زۆرتر فەقیر هەر لەو فەقیرتیدا دەوڵەمەند هیچ ئەو ڕەمەزانە یعنی نە هیچ تۆزێک تێگەهشتوانژی زۆر باش بوو. ئێمە بتوانین زۆرترین هاوکاری بۆ کەسی هەژاران پێشکەش بکەین، تەنانەت ئەگەر بە ئازاد نەدەبێت گرنگە تۆ چەند خاوەن سەرمایە مرۆڤ لە لای من بەجددی ئەو چاکانەیە کە تۆ ئەنجامی دەدەیت تو ئەوەیکی ئێستا هەتا من ئێستاکە ئەوەی کە هەمە و ئێستا ئەوەی کە خاوەنی ما ئەو پارە نێکە لە جیرفاندا بەڵکو ئەو کارە چاکانێک ئەنجام داوە.